ڕۆژەکەی ئێمە تقریبان 2 ساڵەم و پێش دەستمان پێ کردووە بەناوی گەڕانەوە بۆ سروشت. هەر لە ئەوڵیشەوە ئێمە ئەو وعدەمان ناکە هەموو شتێ بە سروشتی بکەین. نزیکەی چێتە ساڵێکەوە وەکو خەیار و تەماتە و سەوزەوات و ئەوانە هەمووی بە سروشتی بەرهەمێنین. بڵێن ئێمە خۆمان ئیشەکەمان یەکەم جار وەکو لە گوڵ و نەمام و دار و ئەمانە دەستمان پێ کرد. ئەوانش هەر بە هەمان شێوانش بە سروشتی بڵێن بەبێ موادی کیمیایی بەکار نایێنین. وایتر لە دوای ئەوە دەستمان کرد بە سەوزە و میوە و بڵێن سەوزە و خەیار و تەماتە و ئەمانە. ئەم ساڵ بەرهەمێکی زۆر باشمان خستە بازاڕەوە. دوای ئەوە دەستمان کرد بە ئیشی بڵێن پەلەوەری و بڵێن حیوانات و ماسی و خاز و هەموو شتەکانی کەمان بەرهەمهێناوە. ئێستا حالی حازر مریشکمان چۆتە بازار و خەڵک پێشوازەیەکی زۆر باشی لێگە و تامێکی زۆر خۆش یعنی بێ لە تامەکەی بۆن و بەرامێکی خۆشی هەیە و بۆن ساردی نییە. یعنی پێشوازەیەکی زۆر زۆر بگرە لە هەچی شتەکانمانە باشترە وەکو مریشکەکەمان. لە ڕاستیە وەکو بڵێن حیوانات و پەلەوەرەکە لە دوای ئەم نەخۆشی کۆرۆناوە کە زانیم خەڵکێکی زۆر ئەناڵێنێ بەدەست بڵێن کوالێتی خواردنە. یعنی هەر بینیمان لە ئیتاڵیا و لە وڵاتانە کە باسییانە کرد ئەوە بوو بڵێن شتی تەندروست بەڵێن بەکارهێنا. هەموو وڵاتەکان ئێستا پێم وابێ بیریان لەوە کردوێتەوە بگەڕێنەوە بۆ سروشت. ئێمەش بیرمان لەوە کردەوە شتەکانمان بە سروشتی بێ ئەگەر بۆ بزنس نەبێ هیچ نەبێ دەوروبەری خۆمان کە سوکار و مناڵەکانمان شتی سروشتیان بینێ. بەڵام کە بیرمان کردەوە حەزمان کرد کە وڵاتەکەشمان لەوە بێ بەش نەبێ. چونکە ئەوەڵ باوەڕمان نەکرد بتوانین بڵێن تاقەمان بشکێ بەسەریا. بەس ئێستا دەخوا بەزیا بێ ئینتاجێکی باشمان هەیە و خەڵک زۆر لێی ڕازیە و پێشوازیەکی زۆر گەرمیشمان لێ کراوە. مریشکانی کە ئێمە هەمانە وەکو حیوانەکان مریشکەکان ماسیەکان قازەکان مانگە و گوێرەکەکان هەر هەمووی مەسرەفەکەی بێ لەوەی مەسرەفەکەی قورسە ئەرکیشی قورسترە. یعنی ئێستا حالی حەزر نزیکی 30 دۆنمم کردەوە بە ئەنجا بەخوا فریان ناکەین بڵێن بیانێنێ ینی بڵێن جوانەی نییە. خواردنەکان هەمووی سروشتیە هەمووی. ئێستا بۆ نمونە بۆ مریشک بڵێن سەوزەوات هەموو نوع سەوزەیەکیان هێنێ لەگەڵ سەرەکی ترین شت بڵێن وێنجەیە. وێنجە تقریبان بڵێن ڕۆژانە 2 تەن وێنجیان هێنێ لەگەڵ پیاز عەفو پیاز تقریبان پیاز و وێنجەکە مقابلی یەکە وەستنەوە. تەندروستیان زۆر باشە بێ. هەتا ئێستا بڵێن ئەگەر مریشکەکان نەخۆش بکەون هەر بە سروشتی بڵێن هەوڵیان چارە سەریانەکەین. یعنی من دوای 15 ڕۆژ ئێستا ئەمە لەم قاعەیە 15 ڕۆژ وەکو حەزانەیەک بەکارهێنین. بەڵێن لە ئەوڵ و عەلەفی احتیاجی هێنێ دوای 15 ڕۆژەکە ئیتر لیانەگرینەوە و فێری وێنجە و سەوزەکەیان هەیە. یعنی بە دڵنیاییەوە کە ئەو لێگرتنەوە زەرەرێکی چاکی لێە لە ئەوڵەوە مردن زۆرە بێ هیلاکات زۆرە بێ. بەڵام ڕای لەگەڵ ئەوە بەڵام موهیمەوێتەوە شتەکە و تەندروست بێت. ئەوەی خەڵک وەسفی ئەم پرۆژەیە کە خۆمان وەسفی ناکەین. یعنی زۆر دڵخۆشین ئێمە ئەو دڵخۆشەی خەڵکیش کە پیان خۆش و دەستخۆشیمان لێەکەن و دوعای خێرمان بۆکەن با ئێمە هەموو سەرەتی دنیایە.
ئێستا حالی حەزر دانەیەکمان هەیە نمونەی زیندووە عمری تقریبان وا گەشتۆتە 50 ڕۆژ کیلۆیە کیلۆ ڕوبعێکە بێ بەڵام لە داواژینەوە ئەوە چێتە 3 کیلۆ 3 کیلۆ نیو یعنی زۆر زۆری پێچێ ئێستا ئەوەی کە پێگەشتۆ عمری 95 ڕۆژە تقریبان 90 ڕۆژ 95 ڕۆژە ئەیتر 90 ڕۆژ مەسرەفی ئەوێ کرێکاری ئەوێ لە داواژینە بڵێن قاعەیەکی ئاوە کە بەخێوێکەن داوانێ بە 3 کرێکار 2 کرێکار ئیشەکانە بڕوا باوەڕکە من ڕۆژانە لەوانێ 30 کرێکار بەس خەریکی ئەمانەبێ خەریکی بڵێن دانێ بەس خەریکی سەوزەوادە دانێک بڵێن خەریکی لێکردنەوەی وێنجەیە یعنی خواردن تەوزاکردن چونکە شتەکان بە ئۆتۆماتی سەوزە ناتوانانی بە ئۆتۆماتیک بێ یعنی تا ئێستا شتێکی وام دەست نەکەوتۆ بتوانم ئەو سەوزەیە بڵێم بە ئیسراحەت بچێتە بەردەستیان نەبێ هەمووی کرێکار بیات وەڵام زەحمەتیشە زۆریش جا تۆ تەماشاکە ئەگەر عەلەفەکە بێ سێرەکەی فەردەیە 50 کیلۆی تێ فەردەیە لە سەوزەکە ناگاتە 5 کیلۆ یعنی ئەوانش هەمووی زەحمەتە وێنجە و پیاز بە سەرێکی ترینیان تێگەی یعنی تاسەور کە ڕۆژی 2 تەن پیازیان هێنێ لەگەڵ وێنجەش هەر بڵێن 2 تەن ئەمە بە مەجموعی کولی ئەمانە باسەکەم سەوزەکانیش ڕۆژی بڵێن 1000 دەسک سەوزەیان بڵێن لە کەوەرکەرەوز و معدەنووس و تەرخون و ئەمانە ئیتر بەپێی بڵێن وەسعی جوچکەکەش ئەبێ بیانگۆڕی لەبەرەوەی ئێستا تەرخون زۆر ئیسفادە هەیە نعنا و ڕیحانە ئیسفادە هەیە بەس ناتوانانی بڵێ هەموو کاتی ئەوانەشیان بیتە بەڵام پیازەکە بێ پیاز ناتوانانی معنی ئەوی شە بکەین ئەمە ڕووبارەکەمان 550 دۆنمە ئێستا نزیکەی 300 دۆنمی ئەوی شانەی تاگەن لە فعالاتمان هەیە بە بڵێن وەکو مەشتەلەکە و گوڵ و گوڵزار و بڵێن خیار و تەماتەکە نزیکەی 200 بێتی خیار و تەماتەمان هەیە بڵێن ئێرەمان تقریبان نزیکەی 20 دۆنمە بێ بەس بۆ مریشکەکان دابینمان کردووە بڵێن حیواناتەکان بەجیایە ماسیەکان بەجیایە بڵێن هەمووی یعنی وەکو داتایەکی تەواو بڵێم ئەوان نازانم چەندێکە بڵێن حیواناتەکان بەس هەویش تقریبان دەدۆنیەکیان بۆ دانراوە بەڵام ئەگەر بیتە سەر حساب بۆ ئەمیشی پرۆژەی سروشتیە بڵێن وەکو پەلەوەر و حیواناتەکان ینی 100 دۆنم کەمترە ناوێت وەڵای مانوبوونێکی نەک زۆر ینی خەو و خەیاڵی بردوین بەڕاستی زۆر ئازێتی زۆرە زۆر ینی باوەڕکە لە قاعە زۆر ئاسانتر بەخێوەگرە بەس لێرە چونکە خێتە بەر ئەو هەتاوە ئەیتر کرێکار هیلاکە بێ خۆمان هیلاکە بین یعنی زۆر زەحمەتی زۆر زیادە بزن و ماڕ و بەرخ و ماسی و مانگا و گوێرەکە و
قاز و ئەوانەی کە لە خەڵما بێ بەڵێ بەس ئێستا حالی حاضر لەم دەقەیە بەس بەرخ بۆ فرۆشتنە لەبەرەوانی کە بڵێن نەگەشتۆتە بڵێن ئەو وەختەی کە بیان فرۆشین بەڵام ئێستا بەرخمان هەیە و بەرخەکەش خەڵک زۆر لێی ڕازیە و بە هیچ شێوەیەک یەک قەترە علەفی نەیراوەتە بە هیچ ئەوان بە جۆ و سەرێکی جۆیە وێنجەمان هەر بۆ ئەوانیش هەیە هەرزنمان هەیە بەرزن ئەو هەرزنە ناکە خەڵکی یا بە بڵێن بە تەیرۆمانم بەبەستم گەڵا و هێنەکەی هەرزنە بڵێ پێشەوەی پێ بگا هەرزن زۆر ئیسفادەی هەیە مادەی چەوری تایە پرۆتینی تایە ئێستاش حاڵی حاضر ڕۆبزانم جەنابیشتان بینێن خەریکی بەرسیمم بەرسیم شتێکی زۆر مهمە بۆ حیوانات بۆ مریشک بەرسیم لە سلێمانیە باوەڕ ناکەم کەس کردبێتی بەڵام بەرسیم لە دوای مڵێم مدەی تەواوبوونی وێنجە تەمان وێنجە لە مانگی ئەنزەوانەی ترە وەستەیە هەتا ئێستا لە ئێستا وردەکەم منتاجەیە بەرسیمەکەی ئیتر تا مانگی چواروەوانە سەوزایی تایاتێ بەرسینیش تقریبا لە سیانزەی پرۆتینە مادەی زۆری باشی تایە وەکو تاقیکردنەوە تاقیمان نەکردێتەوە بەڵام ئەم ساڵ لەسەری تاقیەکەنەوە. مازەکانیش وەڵا خوای باوەڕێەوە تا ئێستا هیچ هەتا ئۆکسسیژینیشمان بەدانە ناوە لەبەرەوەی ئەو قازاناسنە ناوی وەکو باڵ و هاتیچۆگان ئۆکسسیژنیان بۆ دروستەکەن یعنی و سەحەتیان زۆر باشە گەورە بوون بەس بەو دەرەجەیە ئێستا ینی ئەویش هەر زەعیفە ینی پێی ئەچێ بەڵام موهیمەوە تەندروستە ئەمە کێشەمان لە وەزن نییە مەڕ و بزنەکانیش عینەشت ئەوانیش لەگەڵ علەفی ترە و علەفە خۆتە زانی کە مادەیکەی تێکەڵاوەگرێ بەس تامەکەی فەرقەیە تامی ئەو حیوانەی ئێمە یعنی ئەو گەڕێنێتەوە بۆ زمانی هەفتاکان ئەوە نەتانێکی خۆشیە. ستانداری ئەمە 350ە ئەگەر مریشێک بوێ بە 5,000 ئێمە بەوەنەیە ئەگەر بوێ بە 2,000 بەوەنەیە لەبەرەوەی ئێمە حسابی خۆمانمان کردووە بەڵام خەڵک زۆر لێی ڕازیە ئێستا ئەم دەقەیە ئەگەر بمەیە بیفرۆشم لە 1 سەعاتە هەمووی ئەفرۆشم ئەو ئینتاجەکانی ئێمە بەڵام نامێ بیەم بە هەموو کەسێ ئەمەیە بە کوالەتێکی باش تەوزیعەکەم بەسەر مارکێت و بە سەر مۆڵە گەورەکانە بە ناوی بڵێم مریشکەکەی ئێمە ئێستا بە ناوی مریشکی سروشتی کوردەوەیە ئەچێتە ناو مارکێتەکانەوە هەمە حەزەکەین خەڵک لێەوە بێ ئینجا من داواشم لە خەڵکەوە گەرەوەی لۆگۆی ئێمە پێوە نەبێ هەم مریش فرۆش هەم بڵێن مارکێتەکان بە هیچ شێوەیە ئەمە نییە و ئێمەش لێی بەپرسنێن ئێمە لۆگۆمان هەیە لۆگۆی بە ناوی سروشتی کوردەوە ئەگەر هەست شوێنێک ئەو لۆگۆیی پێوە نەبوو ئێمە لێی بەپرسنین لەبەر ئەوەی حتا مریش فرۆشیش یعنی مریش فرۆشی ئەتیادیش ئێمە نەمان ناونەتێ بەس سا بڵم لە سلێمانیا لەوانە یەک دانەمان هەبێ کە
سیقەی تەواویمان پێێتی ئەمان لۆگۆی خۆمانمان ناوەێ ئەگەر چێتە دوکانەکە لۆگۆی پێ نەبێت لۆگە نەیە لەسەر بڵێن مریشکەکەی کە بۆی چاگە پەیوەندی بێمەوەێ. وڵی ئەمە ئێستا حالی حەزر 300 بۆ 320 نەفەر زیاترە بەڵێ لێرە کارەکە بڵێن لە بێتەکانە لە مەشتەلەکەیە لە داواجنە بە شوێنی حیوان ئیتر هەر هەمووی هێشتا کەمیشە و ئێستا لەوانەیە ئەمڕۆ بەیانی تقریبان 20 بۆ 30 نەفەر عایلە بەڵێن نەکسی عایلە بڵێن تقریبان دووسێ عایلەی گەورەی کرد دامەزێنی کە ئەوە 7 نەفەر و 8 نەفەر و ئەمانە بن چونکە زەختمان زۆر لەسەرە لەخوا بەزیابێ خەڵکی چاکیشمان لەگەڵا و ئەیش و کار بەڕێک و پێکیە کرێت و ئەیتر ئەوانیشی سوادە لێمەکەن و ئێمەشی سوادە لەوانەکەن.